یاخوا پیرۆز بێ جەژنەکەی قوربان لە ئێوەی ئازیز گشت مسلمانان جەژنی شیرین و خەندەی سەر لێوان بەخۆشی بژین گشت سات لە ژیان جەژنتان پیرۆز ئازیزانی گوڵ دەمتان بە خەندە و ئاسوودە بێ دڵ یاخوا هەمیشە ڕوخسارتان گەشت بێ لە حوزور خوادا دڵتان پڕنور بێ سەرەتا بە ناوی خوای بەرز و بێهاوتا سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستمان بۆ سەرجەم بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامی ئاسمانی خۆشەویست خۆشحاڵین لە گەرمیان و لە مۆزەخانەی شاری کفریەوە لە بەرنامەیەکی تایبەتە بۆ جەژنی قوربان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین ومێد دەکەین لە ڕێگەی ئەم بەرنامەوە خۆشیەک بە دڵتان و بزە و خەندەیەک بە لێوتان ببەخشین ومێدەوارین لە ڕێگەی ئەم بەرنامەوە کەمێک لە خەم و ئازارەکانتان کەم بکەینەوە و بە ناوی خۆم و ئەم میوانە ئازیزانیشەوە پیرۆزبایی جەژن ئاراستەی سەرجەم مسلمانانی جیهان دەکەین و مسلمانانی کوردستان بەتایبەتی و بەتایبەتی تریش بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خوای پەروەردگار ئەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان و بیکاتە مایەی ڕەوینەوەی ئەم بارگرانەی کە لەسەر شانی هاوڵاتیانە خۆشەویستانی عزیز ئێمە ئەمڕۆ لە گەرمیانەوە لە خزمەتم خۆشەویستانە کۆمەڵێ قسە و باس کۆمەڵێ گێڕانەوە کۆمەڵێ شعر و سرود بە ئێوەی بەڕێز و خۆشەویست پێشکەش دەکەین بەڵێ خۆشەویستان بۆ سەرەتای بەرنامەکەشمان دەچینە لای کاک سەلاح باوانووری بەرنامەکەمان بە سرودی سەڵەوات بۆ دەڕازێنێتەوە با بەڕێزان فەرموو دەستخۆش لە بەرنامەکەش بۆ تۆ کاک مەریوانگیان پێشەکەی بسمیللا جەژنە پیرۆزەی جەژنی قوربان پیرۆز و مبارەکەم لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی و کوردستانی خۆشەویستمان و تایبەتی مەنتیقەی گەرمیانی خۆمان و بە تایبەتی ئەم شارە خۆشەویستە کە ئەم بەرنامەیەمان تێدا ئامادە کردووە پێم خۆشە بەم سرودە دەست پێ بکەم ئینشاءڵڵا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم برای کردی شیرینم پیغمبری امینم فرمویا و یادینم لا اله الا الله برای کردی شیرینم پیغمبری امینم فرمویا و یادینم لا اله الا الله ام دنگوا لم يجا هر ويجرا وباويجا مسلمان عدي بيجا لا إله إلا الله أم دنجا ولا ميجا هر بيجرا وباويجا مسلمان عدي بيجا لا إله إلا الله الله رزقاري مانا ما يسر بارزي مانا دام زرينا ريمانا لا إله إلا الله الله رزقاري مانا ما يسر بارزي مانا
دامەزرێنە ریمانە لا إله إلا الله زۆردارە نیڕاماڵی نەما دەورەی بەتاڵی گەرجوان و گەرمێناڵی لا إله إلا الله زۆردارە نیڕاماڵی نەما دەورەی بەتاڵی گەرجوان و گەرمێناڵی لا إله إلا الله اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على رسولنا محمد وعلى آله وصحبه وسلم دەنگدا خۆش بێ کاک سەلاح باوانووری بەخێر بێنەوە. بەڵێ خۆشەویستان دەچینە لای میوانی دووەممان بەڕێز مامۆستا مستەفا سەعید. دیارە مامۆستا مستەفا سەعید گەنجینەیەکە لە ئەزمون و لە بەسەرهات و یادگارەکان و زۆریشیانی لای خۆی وەکو یادگاری هێشتوتەوە. ئەپرسین لە مامۆستا سەعید مامۆستا مستەفا بوەرن. من خۆم زۆر شتیم بینیوە بۆیە پرسیاری ئەوەی لە یەکەم بابەتێکت هەیە دوو دژبەیەک. ئەم دوو دژبەیەکە ناوەڕۆکەکەی چییە لە چیوە بۆت هاتووە چۆن ئەم وشانەت ڕێک کردووەم دوو دژبەیەکان ئەگەر پێشەکی باسێکی ئەومان بۆ بکەیت و ئەوەشی کە ڕێکت کردووە بە شەعر بۆمان بڵێ. بەناوی خۆی گەورە میهرەبان جەژن لە هەموو مسلمانانی جیهان و لە مسلمانانی کوردستان و لە مسلمانانی بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام پیرۆز بێت. طبعا ئەگەر ئەمڕۆ سێرێکی جیهان بکەین بە یعنی درێژایی مێژووی مرۆڤایەتی دەبینین مرۆڤایەتی هەمیشە دژ بە یەک بوونا هەمیشە دووچین بوونە چینێکی باڵا دەست و چینێکی دەست نەڕۆیشت و چینێکی دەوڵەمەند و چینێکی هەژار چینێکی لەشساق چینێکی نەخۆش چینێکی مەسەلەن ئیتر خوێندەوار بەو هەموو ئینانە. جا من خۆم بە شاعر نازانم بەڵام ئەو کۆمەڵە دژبەیەکانم لە شعرێکە کۆ کردوتەوە. ئەمە شعرەکەیە من ئەم شعرانەشم لە فەیسبوکدا بەڵاو کردوتەوە. دەڵێ هەروەها بووە چەرخی زەمانە یەکێک لە ژێرە و یەکێک لە بانە یەکێک کەوتووە لە زیندانی تەنگ یەک ڕادەبوێرێ لە شای و ئاهەنگ یەکێک لە تێری سکیژان دەکا یەکێک لە برسان داوای نان دەکا یەکێک نان و دۆی قەت بە یەک ناگا یەک بە سەروەت و ماڵی ڕاناگا یەکێک پادشایی بێ کورسی و تاجە یەکێک بەنانی شەوێک محتاجە یەکێک تا دەمرێ گیرفانی پڕە یەکێک تا دەمرێ هەژارە و شڕە یەکێک تا دەمرێ لۆرت و دارایە یەکێک هەر ناوی خاڵۆ دارایە یەکێک تا دەمرێ نەخۆش و پەستە یەکێک گژینی سەرخۆش و مەستە یەکێک تا دەمرێ بەندی جێگایە یەکێک نەخۆشی بە بیردا نایە یەکێک قەت ماندووی لە گیان دەرناچێ یەکێک دەستی قەت نەیگرتووە پاچێ یەکێک دامەزراو لە قسە و گفتی یەک هەڵدەڕێژێ سەد قسەی مفتی یەکێک نابینا عەقڵی پڕسەرە یەکێک سەرزلی بە بێهونەرە یەکێک دوژمنی درۆ و دزیە یەکێک کاری هەر درۆ و دزیە یەک قژی لەسەر بەرماڵ هەڵوەری یەکێک کڵاوی شەیتان چۆسەری یەکێک بۆ خەڵکی وەکو چرایە یەکێک بۆ خەڵکی غەزەبی خوایە یەک بخیلێکەی لە هۆش خۆی دەچێ یەکێک بەرەو مەرگ بە پێی خۆی دەچێ یەکێک داماوە لە دەست مناڵی
یەکێکدا ماوە لە بێمناڵی یەکێک هەر چاکە و باشەی مەبەستە یەکێک هەر سەری مردمی قەستە یەکێک زمانی ببڕی خێرە یەکێک بە قسەی چاکە و باش فێرە یەک بمرێ خەڵکی لێی قوتار دەبن یەک بمرێ خەڵکی پێی بیمار دەبن یەکێک بۆ خەڵکی گیانی بەخت دەکا یەکێک لە خەڵکی تەعدای سەخت دەکا یەکێک ئاوارە و وێڵ و وەیلانە یەکێک کۆشکەکەی لە ئاسمانە یەکێک تا بنوێ سوودی زیاترە یەکێک تا نەڵێ زۆر داناترە یەکێک هەزار ڕووی لە خۆی بەستووە بۆ کوێکی لەوێ بارگەی خستووە طبعا شعرێکی ئەمە تێڕوانینی خۆتە بڵێ بڵێ ئەمە فەلسفەی ژیانە فەلسفەی ژیانی ئێمە هەمومان وایە ئەگەر تۆ بچیت هەر شوێنێک لە ژیانە ئەم دژبەیەکانە ئەبینیت یعنی ئێستاکە لێرە لە وڵاتانی تر لە هەموو سەردەمێکە ئەم دژبەیەکانە هەیە و بۆیە من لەسەر تای شعرەکە ئەڵێم هەروەها بووە چەرخی زەمانە یعنی چەرخی زەمانە هەروە بوو هەرواش ئەڕوات ئیتر ئەمە فەلسفەی ژیان وایە ماوەسا پێشەوە بسملای برایەکی تر حەزەکەم یەک شت هەیە ئەو کاتی خۆی ئەڵێن ماڵتان لە ئاوایی بووە بازرگانێک کاتەتە ئەوێ ئەتر شەو هیچ نەبوو بە باسکەر هەرچی گەڕاون بۆ هێلکەیە نازانم ئاو شتێکی ئەوە هەیە ئەوە طبعا ئێمە خەڵکی گوندێکین گوندی مەحموود قەجەر یعنی لە ساڵی گوندی مەحموود قەجەر لە ساڵی 1975 کە چۆڵ کرا 537 ماڵ بووە ئەم گوندە لە ساڵی 1920 ئاشی ئاوی تیا دروست کراوە لە ساڵی 1920 باخی هەبووە لە ساڵی 1934 مزگەوتی لێ دروست کراوە لە ساڵی 1942 قوتابخانەی دەوڵەتی تیا هاتووە و پیاوێک بۆ لە گوندەکەمان ناوی ئەحمەد میرزا بۆ ئێستاش ماوە لە کەلارە ئەم پیاوە لە ساڵی پەنجاکانە تەلەفۆنی دروست کردووە بۆ ماڵەکان قسەیان کردووە کارەبای دروست کردووە بە حکمی شوێنەکەی ئیشی تیجارەتی زۆر لەگەڵ ئێرانە کردو تەمان ئەو گوندەی ئێمە لەگەڵ ئێرانە ئەوەی دیبێتی تەنها چەند مەترێک یعنی لەسەر خاڵی سفرە جا کاتی خۆی پیاوێکی ئێرانی دێتە ماڵی ئێمە دیارە کاتەکەی ناوەخت بۆ ئەوانە هەرچی گەڕابوون دوو هێلکەیان دەست نەکەوتو بۆی بیکەنە قاوەڵتی و بیخوات ئەوش بینی بووی ماڵش برزە تی بکاکە بۆ خۆدان تێکداوە هەردوو هێلکە بکەنە ڕۆن من بیخۆمی تر هیچم نایە جان وەڵای کاکە دوو هێلکەکە دەست ناکەی خۆ ئەزانین تی بۆ عەزیز خۆدانە دەن زۆر خۆدان شپرز مەکەن هەردوو هێلکە بکەنە ڕۆن من بیخۆمی تر هیچم ناوێت دەست خۆش بەڵێ خۆشەویستان چینە لای کاک محەممەد دانا شاعری ملی دەڤەری گەرمیان کاک محەممەد داناش دیارە کۆمەڵێ شعری زۆری هەیە و کۆمەڵێ بەسەرهاتیشی هەیە من زیاتر حەزەکەم پرسیاری ئەو بابەتانی لێ بکەم کە بەسەرهاتە و کردوێتە شعر هەر بۆ خۆی لەزەتێک و خۆشیەک لە بەسەرهات و شعرەکانیشە هەیە کاک محەممەد من ئەمەوێ باسی جێبەکەت لێ بپرسم ئەڵەن کاتی خۆی جێبێکت هەبووە ئەتنازەم ئەم جێبە تووشی گێر و گرفتی زۆری کردووی ئەو کاتش کە جێب ڕەواجێکی زۆری هەبوو لە کەلار هەر تەنێسەکەم بۆ تۆ ئەگەر بێت و سەرگوزەشتەیەکی باسی ئەو جێبەمان بۆ کە بزانین ئەم جێبە چی بوو چۆن بوو چۆن ئەوەت کردوتە شعر پێشەکی ڕێبڵاو هەیە بۆ تۆ بۆ بینەرانیش ئەوە دوای مەویزبوون لە بەقاڵی نەمتوانی تر ڕۆژانە 500 دینارەکەش پێیا بکەم یەکسەر تلیفۆنەکەم هەڵگرد و وتم کاک حەسەن برام لە خارج و وتم کاک حەسەن وەڵا یەئسم هاوردە و ناتوانم بەقاڵیش بکەم و هیچ دینارێکم نەبوو جا 79 دینارم و دامە تلیفۆنێک و دانیشتم بۆ خۆم وتی چیت گەرەکە وتم وڵات جێبێکم گەرەکە وتی جێبەوە چەنە وتم تقریبا 30,000 29,000 سویسری طبعا سویسری 30,000 ئێستا حکمی بێژن 100 ملیۆنی ستەیە کرد وتی باشە بەیانی بڕۆ لە فڵان نووسینگە وەریگرە مامزانی کاڵتاکە وڵا بەیانی ڕۆیشتم ڕێک 12 گڵای داوە دەستمە 12 گڵاکە 28,000 کرد دامە جێبێک دامە جێبێ هەلێرەوە خوای گەوردی لێ ڕازی بێ حەسەن برام زۆر جار یارمەتیشی مەدا ئێستایشە جار و بارەگەر ئیشم نەمێنێژم حەسەن تێم بۆ ئیش لە دوکانەکە سۆپەرمارکێتیە ئێژە بۆ نایە بۆچی تێ وەڵڵاهی تۆ ئەوەنە قڵەوی دوکانەکە ئەگری کاکەوە 500 دینار و بڕۆرە وەڵا جاروە جارێ 6 مانگارێ واکەم 500 دینار وەڵا ساڵ وایە 2 ملیۆن دینار مەداتێ جێبەکەم چەند ئەمە حەقیقە و ڕاستیە بەڵام ئیسە کشتی تیا دیاری کریا ئیتر نەیگەرەکەم من پێ ناسی بکەم 2002 لە مانگی شوبات جێبێکم کڕی گەیم بە ئاوات
مۆدێل حەفتا و دوو جێبێکی کەوا بەڕاستی جوانە و ئەدرەوشێتەوە هێڵێکی هەبوو هێڵی گازینۆ ئیشم پێ ئەکرد بۆ خۆم سەر بەخۆ تاوێ جرت و فرد تاوێ لە گەراج جێب ئیشی ئەکرد بە شێوەی سەعات ڕۆژێ وەستا بووم لە گەراج بۆ خۆم هەتا سرەم بێ و قەپات کەم بڕۆم بینیم وا جێبێ گڕی تێبەر بوو زۆر کەس بە گورجی بۆ لای جێبەچوو هەر یەک بە جۆرێ ئاوی پیا ئەکرد هەمووی غەمی بوو ئەچوو دەست و برد منیش وەک ئەوان مەتارەیەک ئاو ڕۆیم بەڕوویە بەغار و پرتاو تا گەیمە سەرجێب ئاگر کوژاوە نەفەر و سایەق دەورەی لێداوە پێم خۆش بوو بێبەش نەبم لەو خێرە خێرێکی چاکە پڕخێر و بێرە بە تامەزرۆی خێر ئاوەکەم هەڵگرت یەک تۆزێ ئاوم بە ئاگرا کرد دووبارە ئاگر گڕی گرتەوە دوو کەسی سووتان ئاگر بەو شێوە قەسەم بە ئەڵڵا قەدەری خوا بوو لە جیاتی ئاو بێ بەنزینی تیا بوو گڕی تێبەر بوو مەتارەی دەستم ناتوانم بڕۆم پێوە پەیوەستم هەرچۆنێ هەبێ فڕەمدا بۆ دوور دەستم گڕی گرت بە شێوەی تەنور کۆنترۆڵ کرا ئاگرەکەی دەستم لە ژین بێزارم لە خۆم زۆر پەستم ئەو دوو کەسەی تر ئەی داخی گران دەستیان سوتا بوو لەگەڵ ڕوومەتیان وتم ئەی خوایە من چیم بەخۆم کرد دوانەکەم هەڵگرت بۆ دکتۆرم برد ئەوەی خۆم هیچم لەبیر نەماوە منیش وەک ئەوان دەستم سوتاوە دکتۆر بە جوانی کردی تیماریان ڕۆژێ ناخۆش بوو بۆ من لە ژیان دکتۆر ئیزنی داین گەڕاینەوە بۆ ماڵ ئازاری دەستم کردومی بێحاڵ ئارامم نەگرت لە ماڵ هاتمە دەر ڕۆییم بۆ بازار تایم بوو پەنچەر ئەم جار بەرنامەی ڕێگای خۆم گۆڕی ڕۆییم بۆ دوکان بۆ لای پەنچەرچی وتم پەنچەرچی بۆم بیکە چارە لە خۆم بێزارم لە خۆم بێزارم دڵم غەمبارە وتی بەسەر چاو قوربان براکەم ئێستا بە جوانی بۆت عیلاج ئەکەم تایەی کردەوە لە ژێر جێبەکە بە ڕوویەکی گەشت پێی وتم کاکە هێنای تالیبەر لە تایەی تون کرد لە دەستی دەرچوو دەمی پڕخوێن کرد یەکسەر نەوەستام تا خەستەخانە ڕۆژێکی تاڵ بوو بۆم بوو بەوانە دکتۆر هاتە پێش پرسی بە قوربان بەچی وای لێ هات کوڕی بەستە زبان بە جوانی و پوختی هەموم گێڕاوە ئەوەی ئەو ڕۆژە لە من ڕووی داوە چارەی زەخمی کرد گەڕاینەوە بۆ ماڵ لە یادم ناچێت بە درێژایی ساڵ مصیبەت هەرچەند گەورە و گران بێت تیا سەر ئەکەوی یەقینت هەبێ دوعا لای خواکە وەک شێر ڕاوەستە ئارامگرتن و شکری پێویستە یعنی دەست خۆش بە یعنی ئەو دەبە ئاوەی بردت بنزین بوو بنزین بوو من نەمزانی دەبێ بنزینمان بوو دەبێ ئاویش بوو وتمەکردمەسە بنزینەکە بەڵام یەکسەر قاب زیاترم نەکردە سەریە یعنی سەر تۆ لە جاتیەوەی کابرا لە چاکی مەکە با خراپ نەبێ وارێت بەخوا من وەتامەزرۆی ئاو وەتامەزرۆی خێر ئاوەکەم هەڵگرت تێگەی لەو کاتەی ئەم بەسەرات هەستت چی بوو ینی زۆر ناخۆش و زۆر ناڕەحەت بوو چوون بۆ بازار چوومە ماڵ تۆزێ پاڵ کەوتم دوایەوە ئەوانیان تیمار کرد چوومە ماڵ گوتم ئەچم بۆ بازار تۆزێ هەوایەکە گۆڕم قەدەری خوا تایەکەیشم پەنچەر بوو کە تایەکەیشم پەنچەر بوو چوون بۆ لای ژن براکەم جا پەنچەر داهێناو دەمیە بەدگانی نوێشکان خوا ڕەحمی کرد دەمی پڕخوێن کرد دەیخوا ڕەحمتان لێ بکە ئەوەی بکاتە ئەجری قیامەت ئینشاءڵڵا وەتان دەست خۆش بە کاک محەممەد گیان دەچینە لای بەڕێز کاک شێخ ئیبراهیم بەرلووتی دیارە کاک شێخیش دەستی شعر نووسینی هەیە یەکێک لەو شعرانەی کە من خۆم زۆر جار حەزم لێتی شعرێکت هەیە لە گەرمیانەوە بۆ مەدینە حەزەکەم سەرتا بزانم ئەم شعرە چۆن نووسیوە بە چه هەستێک ئەمتە نووسیوە سەرەتا بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم موسڵمانانی جیهان و کوردستانە خۆشەویستەکەمان و دەڤەرە نازدار و بەڕێزەکەی گەرمیان و شارە خۆشەویستەکەی کەلار و بە تایبەتی شاری کفری ئازیز کەوا میوانداریان کردین بۆ ئەم شوێنە بۆی بەرنامەکەی تیاساز بکەین و هەروەها پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامەکەین و هەموو ئەو بە کارمەندە بەڕێزانی کەوا لە پشکامیرەوەن خواستێتیان کێشاو هاتوونە خی گەورە ئەجران بنووسێ ئینشاءڵڵا و داواکارم لە خی گەورە ئەم جەژنە بگەڕێ بە خێر و خۆشی بۆ هەموو ئومەتی ئیسلامی و بۆ دەڤەرەکەمان بە تایبەتی ئینشاءڵڵا وڵا ئەم سرودە ئەم شعرە کاک مەریوان لە
کانگای خۆشەویستیمەوە بۆ پیامبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەی لەگەڵ ئەم پیاوە بەڕێزە لە 2014 چوین بۆ عەمرە و زیارەتی پیامبەر صلی الله علیه و سلم کرد هەستم کرد یعنی خۆشەویستیەک و سۆزێک هەیە لە دەڤەری گەرمیان و بە تایبەتی لە کاتی مەولودی پیامبەر صلی الله علیه و سلم لە کاتی لەدایکبوونیە خەڵک بە جۆش و خڕۆشەوە ئەو هەستەیان دەرەبڕی منیش یعنی ئەم شیعرم بۆ هات کە بە ناوی سەلامێک لە گەرمیانەوە بۆ مەدینە سەلام لە گەرمیانەوە بۆ مەدینە سەلام لە دەشتی گەرمە سێرەوە لە کوردستانی پڕ لە خێرەوە سەلام سەروەری دنیا و دینەکەم سەلام ڕابەری ڕێگای ژینەکەم سەلام نوری خوا لەسەر ڕووی زەوی بۆ ڕێگەی ڕاستی تۆ چرای شەوی سەلام حەبیبم نوری چاوانم سەلام خۆشەویست ڕۆحی ڕەوانم سەلام پێشەوای ڕێگەی حەقیقەت سەلام شاسواری پێگەی تەریقەت سەلامێک لە دەشت گەرمیانەوە سەلامێک لە چاو پڕگریانەوە سەلامێک لە دڵ وەک بوریانەوە سەلام لە منی کورد زبانەوە لە بۆ ئەو کەسەی کە نوری خوایە هەڵبژێراوی ذاتی ئەڵڵایە سەلام ئەو ئەی کەسێ چرای ڕووناکیت دنیای گرتەوە سۆز و دەستپاکیت سەلام لە خۆت و هاوڵانت بێ سڵاو لە هەوڵ و تێکۆشانت بێ هیوام وهایە بگەم بە ئاوات لە قیامەتدا بگەم بە لیقات خۆی گەورە ئێمە و ئێوە بە خۆشەویستی خۆی بینەرانگوێ بە لقای پیامبەر صلی الله علیه وسلم دەست خۆش بێ بۆ خۆم زۆر حەزم لەو شعرەیە خۆی گەورە موفقت کە کاک شێخ ئەگەر بگەڕێنە بۆ ژیانی سەردەمی مناڵی تۆ ئەگەر ئەڵێن تا ڕادەیەک مناڵێکی عەجوول بوویتە تۆ وایسە خۆم خۆت هیچی مناڵیت لەبیر تێ ئەو عەجوولیەتانە شتێکت کرد بێ و ئێستا ئێستا لەوانەیە هی پێش مانگێ ساڵێ دوو ساڵم پێش بیر نێ بەڵام هی چەند ساڵی خۆم لە مناڵی خۆم بیرتە زۆر ئەوشتانێ بە تایبەتی و کارەساتەوە بەس مشتانەی کە کردومە مناڵی ئیسا خۆم کوڕێکم هەیە زۆر جار ناڕەحەتی و عەجوولیەکە پێم ناخۆش لێدەم بەڵام وەختی کاتێ بیرەکەم وەڵێم باش ئەی خۆم چۆن بوو خۆ کابراوتی ئەمە شێخە لە چاو من چیت لەبیرە چیت یەکێ لەوانە لەم مەکتەبەمان خوێند کە ئاهاتینەوە کۆمەڵێک هەر لە دێیەکە لە شوێنەکات کۆمەڵێک ڕەفیق و دۆست ومانە هەیە بەس من وەکو سەرکردەی کۆمەڵەکە خۆمانوان هەر لە مەکتەبە هاتینەوە تەبلیغیان مەکردکەم کاکەموت بۆ ئێوارە ئەو شتە بەرنامەیەکمانەوە هەیە بۆ ئەم شەو یا بۆ ئەم ئێوارە جایتر دەوری بەرلووت یەک دوو جنی لێیە گردێکی بەرزی لێیە یەکێ لەوانە وتم بۆ ئێوارە دوای عەسر تایەکی گەورەی لۆری ئەوەنە سەر ئەو جاڵەینە بوو ئەو شاینە ئەو یاڵە بەرز ئەوە نەبوو ئیتر ئەوە تقریبا 5-6 بوون ئەبێ ئەو شتیان بکردایە تەنفیز بکردن ئەوەی نەبوو لەبەرەوەی ئەگەر نەیان کردایە لیان عاجز بووایە پیان ناخۆش بوو لەبەرەوەی من لەگەڵان نین بووم گاڵتەوەگەمانەگەن نەکرای یەکێکمان لە گاڵتێن لێ نەکرا وەکو خۆی مەهی نەبینی بردیان جا بردمە ئەسەر و گلم کردەوە بەناو سەرچاوی ئاوەکە دایە سەر پشت کچێکی شاگرد دوایی وڵایتر باش بوو ئێشەوای پێ نەگەیان بوو بەڵام خۆم مەفرەسەکەم بەیانی لە مەکتەب ناومان خوێنراوە بۆ لێدان ئەوانێک کە لەگەڵ تا بوو تاوان گشتی لەش ساغ بێ ئاخوا ئەڵێن مناڵ کە بە مناڵی هاروچار بوو کە گەورە بوو لەسەر خۆ دەرەچێت خۆم تۆزێ هاروچارێژم بەشکر مناڵی گەورە بوو با بچینە لای کاک مەلا حسێن کاک مەلا حسێن پێم وابێ جەنابشتان دەستێکی باشتان لە شعر و بابەتانە هەیە پێم وابێ شعری تازەتیش هەیە ئەگەر ئەو تازانە بابەتێکی جەژنی تایە بۆمان بڵێ باش سوال بخوای گەورە بەڵێ شتی تازەوان هەیە و شتی جەژنانیشمان هەیە و جا لە شعرەکانە تازە هەیە یا سرود بڵێن یا خوشیار وڵا شعرێ بڵێ ئەگەر جەژنانت هەیە شعری جەژنانە میسا ئابەدەنی حالیان بەڵێ با من پرسیاری ئەوەت لێ بکەم تۆ شەر وەکو زۆر خەڵکی تر بەسەرهاتش زۆر زۆرە جا چەندێکی فریاکەوتن لێرە پرسیارکەین بۆمان باسکەی زۆر باشە تۆ قسە و باسێکەکەی ئەڵەن کەڕێک بارە بردو بۆ جەلەولا بە جێبێک
نازانم جێبەکە پەکی کەوتووە چۆن بۆ هاتا چوونەوە جەلەلاترەوە بۆتە 11 شەو ئەو چۆن بووە بەسەراتەکەی چۆنەوە ئەمە تێکەوە باسەکەم کە جارێک بۆ کاتە ڕێگە لە ئەم کفرێەوە بوو ڕۆیشتن زمانی بەعز بوو هەموو کەس نەی ئەتوانی بڕوە هیتر من خۆم کردووە قیروسایی لەبەر خاتری ئەوەی کە سپاس بۆ خۆی گەورە بەم نابینایش هەتا ئەم ڕۆیش بە عەرەقی نێوچەوان و بە ڕەنجی شانی خۆم ئەژیم هەوڵمەدا خۆم ئیش بکەم هیتر خۆم ئەڕۆیشتم شتم ئەبر لە جەرونام فرۆژ ئەڕۆشتم لە هێشتمە هێنا هیتر کە هاتم بۆ حاڵی هاتیینە کفری و لێش بە پیا ڕۆیشتینە سەیتەری حکومەت و ماوەیەک ڕۆیشتین سێرەکەن سیاری جەلەولانیە ماوەیەکی زۆر چاوەڕێمان کرد کە جێبەشڕەیەک هات وڵا هەڵی گرتیم باوەستاڵیان گرتم ئەویش ئەیان ناسی وتیانم پیا قسەی خۆشە و ڕێگەمان بۆ نزیکە کاتەوەمانە وڵا ئەمە جێبەکە بوو کە باسیەکەم طبعا تۆ پرێگا پرسیار دەبکەم جەژنە پیرۆزەشم بیر چوو من لە پیرۆزبایی جەژن ئەەکەم لە یەکە بە یەکەی هەر کەسێکە ئەم بەرنامە ئەبینێەوە زۆر زۆر بەخێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ هاتنیان بۆ گەرمیان و سپاسی تۆی بەڕێژم کاکمەریوان و سپاسی ئەم ئاجزانیشەکەم کە ئیسا لە خزمەتیانم و هەر پێش جەژن بە ئێمە بۆ بە جەژن سپاس بۆخوا و ڕێز و سڵاو و خۆشەویستیمان هەیە بۆ ئەو کەسانەی کەوا جەژن بە برایەنە و بە پیاوانەوە بە مسلمانانە ئەڕازێنەوە نەک بەشین و شەپۆڕ بەڵێ ئەمەش باسی جێبەکە پێشکەش بە ئێوە بۆ ئەوەی خەندەیەک لە ئەم جەژنا بخینە سەر لێوتان لە پاش باران و پاش ئەملا و ئەولا خەیاڵمان وا بوو بڕۆین بۆ جەرەولا خۆمان ڕزگار کرد لە دەستی قوڕا و هاتینە مەفرەق بە ملیشکا و تەماشا ئەکەین سەیارە نییە ئەمجا چی ئەەکەی دەسەڵات چییە یەک دوو سەعاتێک ماینەوە لەوێ ترسیشمان هەبوو بکەوینە شەوێ لە پڕجێبێ هات وەک ناوخۆی کەلار سایەقەکانی سالار و جەبار بە هەر حاڵێ بوو شەکل بووین لە جێب چوینە سجنەوە وەک ئەبوو غرێب جێب لە جەبارە بانزینی نەما هەموو پەشێو بووین لە ماتی و خەما بانزینیان هێنا جێب کوژایەوە چەند پاڵێکمان نا هەڵنەسایەوە بە هەر حاڵێ بوو جێبمان خستە ڕێ بزانین قسمەت ئەمان باتە کوێ پۆزێ ڕێ ئەکرد پاش یەک دوو دەقا بۆ ئاو ئەکەوتە دەمەداچەقا ڕێ سەعاتێک بوو ئەم بڕی بە چوار هێشتا ئەمانوت باڵدارە باڵدار چوومە جەرەولا پرتەقاڵ نەبوو چاوەڕوانم کرد هەتا سەعات دوو لە سەعات دوو هات کڕیم پرتەقاڵ لە قوڕ دەرم کرد بە هەزار ئەحواڵ خستمان لەناو جێب گەڕاینەوە دوا وتی تەعمیرم کردووە چاکەڕوا ئەو خواردنەوەکەی هەر بەردەوامە بۆنی بانزین دێ لە جێی شەمامە بەڵێ کەوتە ڕێ بە پەپەپەپە ئەوەنەی خۆش بوو هاتە قەرەتەپە لە قەرەتەپە دیسان کوژیاوە چەند پاڵێکمانیا ئەوسا هەڵساوە دیسان کوژیاوە جێب لە جەبارە ئەم جارە چی بکەن خوایە هاوارە جێبمان خستە ڕێ جابە نیوە هێز دیسان کوژیاوە لە گەراج کارێز لە گەراجەوە هەتا جێی تەفتیش جێبمان پاڵەنا وەکو عەلەشیش دوو پیرەژنیش بوون بە هاوڕێمان قورسیان کرد بارمان تەنیان کرد جێمان هاتن بۆلامان جا ئەبوو خەلیل لێش مایشتە غوڵ بانزین و قەلیل بار حاڵێ بوو جێبمان خستە ڕێ قڕەی سەیتەرەیش جابا بوەستێ بار حاڵێ بوو جێبمان خستە ڕێ قڕەی سەیتەرەیش جابا بوەستێ ئەمجا کەوتە ڕێ بە تەکان تەکان ئەوەنەی خۆش بوو لە ملە هاتەبان لەبان ملەکەیش دیسان پەکی کەوت لایت بە بێشە وەک چرای بێنەوت لەوش کەوتە ڕێ بە سەو بەهانە دیسان کوژیاوە لای بانزین خانە ئەم هەر کفریە جارێ هەم دیسانەوە دابەزین بۆ پاڵ ئەی قوڕ بە سەری خۆم و پرتەقاڵ شەوە خواخۆمە دووربین لە بەڵا دیسان کوژیاوە لە لای سەرقەڵا بە هاوار هاوار یاخوای ئەکبەر بە هەر حاڵێ بوو هاتە وەلی هەیەر لە وەلی هەیەر کوژیاوە لایدا ئەمجا کەوتە ئیش خۆی کرد بە سەیدا لە سەیدەوە ئێمەی ڕەشوڕود بە هەر حاڵێ بوو هاتینە سمود لە سمودەوە تاوەکو کەلار درۆی تیانیە کوژیاوە دووجار لە سەیتەرێکە هەتا لای دیوا بە پاڵ هێنامان قەسەم بەخوا دەستمان گرتبوو لە زەماوەنیا بە پاڵ کردمانە حەوشی خاوەنیا دەست خۆش بێ کاک مەلا حسێن دیارێتر قەدەری ئێمە وایە هەرچی بەسەراتەکان هەمووی جێبە سواغر کەلارین جێب لە کەلار زۆر بۆ کاتە قەدەری ئێمە وایە تر کەلار پڕ بوو لە جێب هەرچی بەسەراتەکان هەنە لەسەر جێبە دیارە جێبیش لەو کاتە دەورێکی زۆر کاریگەر و گەورە و گرنگی هەبووە لە کەلارە هەرچەند ئێستش هەر زۆریان ماون ئیشی خۆیان زۆر باشیەکەن
دەست خۆش بێ کاکمەلا حسێن موفق ئینشەڵا وردە دەچێن سەر کۆمەڵە بابەتی تر ئێستاش دەچینە لای کاک سەلاح بۆ سرودێک بەڵام دوای ناوبڕێک کاک سەلاح سرودەکەمان پێشکەشەکە بەڵە خۆشەویستان ئێستاش دەچینە لای کاک سەلاح باوەنووری سرودێکی جەژمان پێشکەش دەکات با بەڕێزان بەردەوام بێت ئاسمان بارانی خۆشنودی باران پەنجا هەرەی دڵ وەڵاکەن یاران ئاسمان بارانی خۆشنودی باران پەنجا هەرەی دڵ وەڵاکەن یاران و ئەمڕۆ ڕۆژ خۆشی و شادیە و ئەمڕۆ ڕۆژی دەست خۆش بێ کاک سەلاح دەنگ خۆش بێ بەڵە خۆشەویستان سەرش دەکەینم بەرەو بەلای مامۆستا مستەفا مامۆستا کاتی خۆی ئەڵێن لە یەکێک لە ماڵی دۆستەکانتانە لەگەڵ کۆمەڵی برادەرتانە وعدێکتان کردووە ڕەجیم بکەن نان کەم خۆن شتێکی ئاواتان هەیە دوایی کە نانی خۆش هاتێتەوە ڕەشەی تر ڕووی داوە ئەگەرە سەراتر لەکوێ بوو چۆن بوو وەڵام من بەسەر هاتم زۆر زۆرە لە ژیانە هەمووشم نووسیوەتەوە لە ساڵی 94ەوە تقریبان ئەم ڕۆژانە یادەوەریەکانی خۆمە نووسمەوە هەموو ڕۆژە ئیتر ئەوە جارێکیان لە ماڵی کاک ئەحمەدنۆکە دانیشتی بووین لە باوەنور لە کاتی گرانیەکە ئیتر باسی زۆر خواردن کرا وتیان وەڵی زۆر خواردن زۆر عیبە و پیا و پێی عیبدارە بێ و ناشرینە و ئێچی بکەین وتیان با بڕیار بدەین ئیتر لە ئەمڕۆوە کەس زۆر نەخوات وتمان باشە ئەو کاتەکە نان هات نیوەڕۆ نانێکی خۆشیان کردبوو ماڵ کاک ئەحمەد هی گرانی نەبوو نانێکی بڵێن خۆش و چەور و ئەوانە کە هاتە بەردەستمان برادێکمان لەگەڵا بوو کاک ڕۆفی حاجی حەماعەلی تۆزێ وەستا و سەیری نانەکەی کرد وتی برا جەماعەت با لە بەیانەوە بڕیارەکە جێبەجێ بکەین لە ئەمڕۆ جێبەجێ نەکەین وتی با بڕیارەکە لە سبەینەوە بێت باش ماوەسا ئەڵێن کاتێک لە داخلی بوونە لەگەڵ برادێکە چونەتە بازار نانتان خواردووی تر نانەکە دیارە وەزعێتانی تێک داوە ڕۆشتنە پیاسەیەکتان کرد دوای تووشی شتێکی تراتون بە هەمان شێوە گەرەوە ئەوە ساڵی 2010 سەرژمێری کرا ئەوەی لە هەموو کوردستانە من یەکێک لەوانە بووم کە چوین بۆ سلێمانی لە کەلارەوە 22 کەس چوینە سلێمانی جا مامۆستا زەینەڵ ڕەشید سادق کە ئێستا بڵێن سەرپەرشتیاریەکەمان لەگەڵ منە کەوتینە ژوورێک لە سلێمانی لە ئوتێل شەهران بووین ئێوارایی دوای نان خواردن هەستم کرد وەزعمان باش نییە وتم بەخوا مامۆستا من وەزعی مەعیدەم زۆر خراپە و هەستەکەم قورس بووە
وتی وەڵی منیش چی بکەین وتی با بڕۆین پیاسێ بکەین چون پیاسەیەکمان کرد بەرەولایی مەتعەم شکار و ئەوەی ئەچێ بۆ سەر چنار و ئەوانە هاوین بوو ڕۆیشتین بە پێ تووشی برادێکمان بووین خۆی و مناڵەکانی دانیشتی بوون لە مەتعەمێک خەریکون نانیان نەخوارد هاوین بوو لە دەرەوە لە ناو هەرێزەکە وڵای تر ئەدەبەن ئێمەش سڵام و احترام و چاک و چۆنی ئەوان وتیان فەرمون دانیشن وتمان وڵی ئێمە حاڵێکی وامان لێ قەوماوە ئەمانەوەی خواردنەکە هەزم بکەین پیاکەوتی نا ئەبێ هەردانیشن نان بخۆن وتمان وەڵا نان ناخوێن ڕێک سێ بە سێ تەلاقی خوارد پێ بەیەکی نەفەرێکە با بخۆن سەرڕایەوە ئێمە وەڵی تر بۆ یعنی تەلاقەکەی نەکەوە فەقیر خواردمان بەڵام وەزعی زۆر خراپی بۆمان دروست کرد شەو هەتا بێنی هەرمون خەون پیان نەکەوت زۆر وەزعی خراپ بوو بۆ من ئارەوەڵا ئەو یعنی ئەو بخۆی ئەو ئەیماوەساوەی کە لە داخلی بوون ئەوەی کابرا هاتۆ شەقیدا لە شۆرباکە ڕژانی وستان وەڵی بیرەوەری خۆشم هەیە زۆر بەڵام حەزەکەم ئەوەی تکریتت بۆ باسکەم ساڵی 85 ئەسکەر بووم لە تکریت کۆمەڵێ خڕیج بووین ئێمە هەمومان کە خوێندنمان تەواو کرد براینە سەربازی گواستراینەوە بۆ مەرکەز تەدریبی مەشاتی تکریت سەلاحەدین ئیتر 5 شەمان و 2 شەمان بۆمان بوو دابەزین 5 شەمە و جمعە و لە هەفتەیەکە 2 شەمانیش بۆت بوو لە دوای دەوام دابەزیتە بازار 2 شەمەیەک دابەزین هاتینە مەتعەمێک لە مەتعەمەکانی تکریت دنیا زۆر سارد بوو تقریبا مانگی 11 و 12 بوو زۆر سارد بوو باران ئەباری لە مەتعەمێکە دانیشتی بووین نانمان نەخوارد کۆمەڵێ برادە بووین من بۆ مامۆستا مەجید ڕەشید بۆ ئێستاکە سەرپەرشتیارە مامۆستا مستەفا عەزیز بوو مامۆستا عومەری عەلی عەباس بوو ئەمانە هەمومان کەلاری 4 کەس لەسەر مێزێک دانیشتی بووین کابرایەک هاتە ژوورەوە بە دشداشەیەک و قەمسڵەیەکی مغاویر و دوور لە ڕوتان پۆستاڵێک و یعنی زۆر شێوەیەکی شواربێکی زۆر زل و گەورەی هەبوو هەر سەر و بچمی لە استیخبارات و ئەو شتانەیە کرد هات ئەوە سوڕێکی خوارد بە ناو مەتعەمەکە و هاتە بەردەم مێزەکەی ئێمە بە منی وت ناوت چییە وتم بۆ وتی هەروە وتم نام پێت ناڵێم وتی دە ناڕۆیت تا دێمەوە کە ئەو ڕۆیشت برادەران وتیان هەڵبێ بڕۆ ڕاکە وتم وەڵا من هیچ لە خۆم شک نابم ئەمجار بۆ کوێش بڕۆم مەغریبیش بوو دەمە و مەغریب یعنی لە مەلا بانگدانە بوو وەڵا ڕۆیشت 2-3 دقەی پێ نەچوو 2 کەسی تری لەگەڵ خۆیان هێنا هاتنە بەردەم مێزەکە وتی زۆر جوان سەیریکەن ئەوانیش ئاوا سەیری منیان کرد وتی تخوا ئەمە هەر لە ساڵحی ئامۆزام ناچێ یعنی تۆ هەست بەچی کرد من زۆر ناڕەحەت یعنی ئەو تۆ موقفێکی ناخۆش بوو لەو کاتە من فعلا یعنی ترسوە خەڵک هەر لە خۆیەوە ئەگیرا و شتی بووە وتی تخوا ئەمە لە ساڵحی ئامۆ زۆر تووڕە بووم لێ وتم بۆ خەریک بوو ڕابکەم وا و نازم وتی بۆ وتم ساڵحی ئامۆزا چیەتی وتی وەڵی 3 ساڵە لە جەنگی عێراقیێرانە دیار نەماوە نازانین کوژراوە ئەسیرە نەماوە بەڵحاصل دیاری نییە وتی کاکە ئێوە و جەماعەتەکەت پارەکەتان واسڵە گەڵا پارەی نانەکەمانیشی دا و لێدا ڕۆیش دەست خۆش بێ ڕشتا ساغەیەک ماوەساگیان دێنێ لای کاک محەممەددانا کاک محەممەددانا تۆ من بەسەراتێک نازانم زۆرم پێسەیرە باسی کەباب و نیسک یعنی لەم پەڕی خواردن بۆ پەڕی خواردن لە جیاوازی خۆشیە نیسک و کەباب ئەم نیسک و کەبابە بەسەراتەکەی چییە وە چیت لێ کردووە ئەم بەسەراتی ئەم نیسک و کەبابە چییە ئەو کاتە بەقاڵی مەکرد زۆر ناڕەحەت بوو بەقاڵی یعنی 15 دینار 20 دینار زیاتر دەرناچوو جا کەپرێکم پێویست بوو بۆ سێبەر وتم ڕۆم حەدادێکم بان کرد هەروە کوردی وتم بێ ئەم کەپرەم بۆ دروستکە هەتانی وەڕۆ ئیشمان کەوتی باشە بڕۆرە بۆ ماڵ نانێ بخۆ لەبەرەوە ئیشە زۆرمان هەیە ئێوارە بێن وڵا یەکسەر هاتمەوە وتم دایە چیمان کەوتی نیسک وتم وەڵی ئەبێ نیسک نەخۆم چون بۆ بازار قەدەری خوا ئەلوەکە مەطعەمێکی تیا بوو هە سەفەری بوو یەکسەر گوتم 4 شیش کەبابم بۆ دانێ 4 شیش کەبابەکەی خستە سەر ئاگرەکە برادێکی زۆر خۆشەویست و بەڕێز ئەبوو عەلی ناوە هات لە پشتۆی باەقەی گرتم وتی وەڵڵاه ئەبێ بچینەوە بۆ ماڵ وەڵڵاهی کەبابەکەم جێشت دوو بە دوو چوین بۆ ماڵ ئەوە قەدەری خوایەتر دوایەوە دانیشتین یەکسەر نیسکیان هاورد جار و جار کەوچکم تێ ڕائەدا ئەموت سوبحان الله ئەیوت تۆ بۆ چیڵی سوبحان الله جا ئەمە وەکو شعر خوێنینم کردم هەر لە 95 هەروەکو چۆن نووسیمە هەر ئاواتە خوایە لەم دنیا چێشتومە تاڵی کەبرم چاکە کرد بۆ جێی بەقاڵی کاتێ نیوەڕۆ گەڕامەوە بۆ ماڵ نانێ چاک بخۆم بێمەوە بۆ بازار
پرسییم دایەکیان چیت بۆم لێناوە نیسکێکی جوانە بەس نەکوڵاوە لەوێ سوێندم خوارد بەخوا نیسک نەخۆم هاتم بۆ بازار بەدڵێکی پڕغەم بانگم کرد وەستا بۆم بێنە کەباب نەفەرێدانە زۆر بوومە هیلاک بۆ منی دانا چوار شیش کەباب جوان خستێ سەر ئاگر زۆر جوان ئەی برژان خۆشەویستی خۆم هات لە ڕێگاوە چاوی بە من کەوت ئاوڕی داوە سوێندی خوارد بەخوا ئەچینەوە بۆ ماڵ کەبابم جێهێشت بووم بە کۆی زووخاڵ بۆ ماڵ ئەوان چوون ئێمە دوو بە دوو پێش ئێمە ئەوان چێشتیان لێ نابوو دوای سەڵاوکردن بەخێر هاتنمان سفرەیان هێنا سفرەیەکی جوان خستیانە سەری ئاو و سەوزە و نان زۆریان پێخۆش بوو دانشت و میوان پیاو لە ژن پرسی چیت بۆم لێ ناوە ژن نیسکی هێنا خوا ئەمەی داوە چون کێخوای گەورە نووسی بووی بە چاپ ئەبێ نیسک بخۆم دوور بم لە کەباب مەجبورم بیخۆم نیعمەتی خوایە جارجارێ ئەیڵێم سوبحان اللهە شکر بۆ ذاتی تەنها خوددایە ئەوەی من بینیم حکمەتی خوایە والله چۆن ڕوویدا ئاوای سەر لەو شعراوان یعنی لە نیسکڕاتشم نەخسە بێژم درۆ بخەمە سەری خوانە خواستە یا زیادی کەم بۆی بۆ خۆشی لە نیسک ڕات کرد کەباب خۆی بەڵام هەر هاتوو بۆ نیسک خواردنەکە نۆشی گیان بێ خۆ کام خەبەت ئەگەر لە ماوەی یەک دقاگەر بە سەراتێکی شتێکی خۆشتە بێ بەڵام بە کورتی لە ماوەی یەک دقا بە سەرهاتێکی زۆر زۆر خۆشم هەیە هەمیشە هەرها لە خەیاڵم تاکو مناڵ بووم باوکم سەری سفرە کردم واللهی لەزەتم نەدی لەو تووکسەرە گەیمە 17 ساڵی قەدەری خوات تووکسەرم دەستی کردە وەری جا کاتێ خۆم ناسی کەوتمە دەشت و دەر لەزەتم نەدی لە تووکی بانسەر بە چەند ساڵێ کەم زۆربەی هەڵوەری جوانترین دیمەن تووکە بۆ بەشەر تەمەنی گەنجیم ڕۆیی بەفیڕۆ بۆ ژینی دنیام ئەی خاکم بەسەر ئەبێ سفری کەم تا دوا هەناسم تازە بە من چی چاندنی مووی سەر ئەوەتە سبحان الله سەیرگا تۆزی قژم لەش ساغ بێ ئەخکاک محەممەدیان ئەیترەمەش قەدەری دنیا هەروایە ئینسان تووشی خۆشی و ناخۆشیە بێ خی گەورە لە ناخۆشیەکانە پاداشتی پێمەکەمانەچی بکەم کاک ئێوە توان شتێک بە یەکۆ بڵێن دەی لە خزمەتانین کاک شێخ ئیبراهیم و کاکمان حسێن شتێکمان پێشەشەکەن پێما بێ باسی جەژنە بەڵێ لە خزمەتی جژنی قوربانە پیرۆز بێلێتان جژنی قوربانە پیرۆز بێلێتان بەهەمیشایی خێر بێتەڕێتان بەهەمیشایی خێر بێتەڕێتان
بکەین هەموو دەستی دایک و باب ماچ بکەین هەموو سیڵەی ڕەحمیشمان با بکەن زیندوو سیڵەی ڕەحمیشمان با بکەن زیندوو دەستان خۆش بیاخوایمە پێنج خولەکێکمان ماوە پێشەوەی بچینە لای کۆتا بەرهەمی کاک سەلاح ئەگەر کاک مەلاحسێن ئەو بەسەرهاتەی خانوە ئیجارەکەی باوانور چۆن بوو؟ ئەوە سەرهاتەیش لەبەرەوەی کرێچێتیم زۆر چەشتووەوە بەو خۆیە هەمیشە دڵم پڕخەمە بۆ ئەوانەی کە کرێچین خوا بە خاتی گەورەی ناوجوانەکانی هەمویان ڕزگار کاوە هەمویان دڵخۆشکا وەکو ئێستا خۆی گەورە منی دڵخۆش کردو و کە لە کرێچێتی دەرچووم ئەمیش بەسەراتی خانۆی جارەکەیە حەمد و سەرای زۆر خوایە گیان بۆ تۆ ئێمە هاتینە خانووی سربەخۆ خۆشی خۆشیمە دەستمان کەوت خان و بەسەرمانەوە هیچ نەما بیان و لای خۆی پێش ئێمە دەماڵی تیا بوو بە پێچەوانە وەک کاول وابوو کاتێک کە هاتین پاکمان کردەوە زبڵێکی زۆرمان لێکۆ کردەوە لە پاشان ئەمجار شۆریمان بە ئاو هەموو دڵخۆش بووین پاک بووە تەواو باران ئەباری تۆزیە ئەو ئەڕژا بۆنێکی ناخۆش ئەهات بەگژا چونکە بەختەکەی خۆم سەرە و ژێر بوو هەتا دوو سێ مانگ بۆنی سەنێر بوو حەوشەکەی خۆڵە و سەربانیش خۆڵە لە دەستی باران هەر ئەیکەین بۆڵە ئەگەر ببارێ حەوش ئەبێ بە قوڕ دڵۆپەش ئەکا خانووی سارد و سڕ دوو داریتیایە بڵێ دوو بەڵا هەمیشە حەوشمان پڕە لە گەڵا دەرگای حەوشەکە ئەزانی چۆنە هەتا ئێستاکەیش بەبێ کێلۆنە لای خۆی پێش ئێمە دەماڵی تیا بوو چۆن قبوڵیان کرد ئەو دەرگاوا بوو بەلوعەکەی شیوا لەسەر بۆری بە ماتۆر نەبێ ئاوی لێ ناگری ماتۆڕم نییە و بۆشم ناکردێ ئیترژی نیوە بۆ خوانەی بڕێ وەرە تەماشای دەرگای دیوەخان وەک کەوا و سەڵتە خاوەنی گیرفان هەرکەس بەڵێ لەو خانۆ هەرکەس هەڵساوە داخی خۆی بە ئەو دەرگا ڕێژاوە پەنجەرەکەیشی یەکتاکە و شوشە بەڵام تەماشای لەمە لای خۆشە مەترونیەکی زیاتر ڕووخاوە نە پەنجەرەیە و نە هەڵچنداوە دەرگای ئەو دیویش هەروەکو ئەمە بە هەمیشەیی دڵم پڕخەمە پەنجەرەی ئەو دی و تا بڵێ چاکە وەکو ئەم یەکتاک نییە دوو تاکە چۆن بە ساڵا چوو دانی وەریوە ئەمیش بە خۆی وە شوشەی نەدیوە بۆ ئێمەی هەژار بەرگونەوە کونێکی چاکە زستان بۆ هەوا ژووری سێیانین دەرگای چینکۆیە کە ئەیکەیتەوە یەک باوکە ڕۆیە ئەو کاتە زانیم هەژار بەو بەختە پەنجەرەکەیان گرتووە بە تەختە جووری چوارەمین جوورێکی درێژ وا چاکە بکرێ بە جێگای گامێش جا زۆری ماوە من لەبەر خۆش بێ لەبەر زیاتر ناڕۆی نەسەری و بەخوا پاداشتان باتەوە کاک ئەگەر ئەو بابەتەی کە تایەرەکە ئاگردا ئەگەر بە کورتیەوەمان بۆ بگەڕیتۆ مەمنونی لەبەر کۆتا بەرهەم کاکساوازێ ئەویش هەرێکێک لەو بەسمەی مناڵیمان کە لە مەکتەبە گەڕاین وتم مەفرەزەکەم ئەموت کاکیان بۆ ئێوار ئەو شتە بکەن یەکێ لەوانە وتم تایەکی گەورەی مەکینە ئەوەن بەسەر ئەو یاڵە تایە گەورەکەی خۆمە چوم لە سۆر ئەوەستان لەسەر یاڵەکە ئەوان فەقیرانێتتر بە چه حاڵێ هەر لە دوای عسرۆ خەریک بوون ئەو تایە گەورە مەکینە هەتا هاوە پێ شەشێ بۆ هەتا هاوردیانە سەر یاڵەکە لێ ئاگرم دا و بەرم دا بنە ئاوایی زەرەری نەدا نا ماڵەکان هیم کەمی باوەدان بوو کێشە و گیر و گرفت نەبوون ئەوە هیچ لە بەیانە لە مەکتەب خۆم و مەفرەزەکەم ناوەکەم لە قایما بوو لێدا لەش ساق بێخوا بەڵێ خۆشەویستان ئێمە لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان بەرە کۆتایەت کۆتا بەرهەمان چین لای کاک سەلاح باوانووری بە سوورەیەک کۆتایی بە بەرنامەکە دێنین کاک سەلاحیان فەرموو
فداتم بلبل بلبل فداتم حيراني سوزو دنگو سداتم حيراني سوزو دنگو سداتم دميك ميلي لا يارانكم تا سيدي دني ناز دارانكم بدال الشقي بالي نرمسوك بروتا چمي خاسينا وكركوك بدال الشقي بالي نرمسوك بروتا چمي خاسينا وكركوك بهار بقاشي توا ندام جواي ربار او قول خون شيا دمي كاتوا خمي كون ونير لبير باتوا